خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار دەبێت. هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا هەڵبژاردننی بۆ 5 خولی پەرلەمان ئەنجام داوە. هیچ کام لە هەڵبژاردنەکانیش ئازاد و دادپەروەرانە نەبوون. پارتی و یەکێتی بۆ زیادکردنی ژمارەی کورسیەکانیان لە پەرلەمان ساختەکارێکی بەرفراوانیان ئەنجام داوە. لە 19 ئایاری 1992 یەکەمین هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. پارتی و یەکێتی 100 کورسی پەرلەمانیان بەرکەوت. 5 کورسیش بۆ مەسیحەکان دانرا، واتە کۆی کورسیەکانی پەرلەمانی کوردستان 105 کورسی بوو. دەبوایە هەڵبژاردننی خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1995 ئەنجام درابە، بەڵام بەهۆی شەڕی ناوخۆ ئەنجام نەدرا تا ساڵی 2005 هەڵبژاردن بۆ خولی دووەم ئەنجام درا، واتە دوای 13 ساڵ لە خولی یەکەم هەڵبژاردننی خولی دووەم ئەنجام درا. لە سیوێکی مانگی یەکی ساڵی 2005 هەڵبژاردن بۆ خولی دووەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درا. لیستی نیشتیمانی دیموکراتی کوردستان کە پێکاتوە لە پارتی و یەکێتی و یەکگرتوو چەند لایەنێکی دیکە 105 کورسی پەرلەمانیان بەدەستێنا. کۆمەڵی ئیسلامیش بە لیستی سربەخۆ بەشداری هەڵبژاردنەکەی کرد و 6 کورسی بەدەستێنا. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بۆ 111 کورسی زیاد کرا. لە 25 حوتی 2009 هەڵبژاردننی خولی سێمی پەرلەمانی کوردستان ئەنجام درا. لیستی کوردستانی کە پێکاتبوو لە پارتی و یەکێتی 59 کورسیان بەدەستێنا. لیستی گۆڕان کە یەکەمین جاری بوو بەشداری هەڵبژاردن بکات 25 کورسی بەدەستێنا. لیستی خزمەتگوزاری و چاکسازیش کە پێکاتبوو لە کۆمەڵ و یەکگرتوو زەحمەتکێشان و سۆسیالیست 13 کورسی بەدەستێنا. لە ساڵی 2009 بۆ یەکەمین جار پەرلەمانی کوردستان ئۆپۆسیۆنی بەخۆیە بینی و هەریەکە لە کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو بوونە ئۆپۆسیۆن. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 21 نوێی 2013 بەڕێوەچوو. پارتی 38 کورسی و گۆڕان 24 کورسی و یەکێتی 18 کورسی و یەکگرتوو 10 کورسی و کۆمەڵ 6 کورسی بەدەستێنا. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بۆ یەکەمین جار سەرۆک و سکرتێری پەرلەمانی کوردستان لە دەرەوەی یەکێتی و پارتی بوون. هەریەکە لە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان و فەخرەدین قادر سکرتێری پەرلەمان خواستیان ئەوە بوو پەرلەمانێکی کارا دروست بکەن و دەستی حەزب بەسەر پەرلەمانەوە ببڕن. سەرنجام بەهۆی دەستبردننی پەرلەمان بۆ پرسە هەستیارەکان و بە تایبەت هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم، پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ لەلایەن پارتیەوە داخرا. دوای ساڵێکیش لە دواکەوتنی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلول ئەنجام درا. لە هەڵبژاردنەکە پارتی و یەکێتی ساختەکارێکی بەرفراوانیان ئەنجامدا و ژماری کورسیەکانیان بە تەزویر زیاد کرد. ئەنجامەکانیش بەم شێوەیە بوون: پارتی 45 کورسی و یەکێتی 21 کورسی و گۆڕان 12 کورسی و نەوەی نوێ 8 کورسی و کۆمەڵ 7 کورسی و بەرەو ئیسلاح 5 کورسی. دەست بەکاربوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە پارتی و یەکێتی لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ڕێگەیان نەداوە پەرلەمانی کوردستان کە ئەرکی یاسادانان و لێپرسینەوە پەسەندکردنی بودجەیە ڕۆڵی خۆی بگێڕێت. بەردەوام ویستویانە پەرلەمان لە بەرژەوەندی ئەوان کار بکات.